خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان کاتێک گەندەڵی لە هەرێمی کوردستان گەشە دەکات و لە بەرامبەریدا هیچ ئیرادەیەکی جدی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پرسە. ئەو دام و دەستگایانش کە پێویستن بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا پەخراون. بە میوانداری بەڕێز هۆشار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق باز لە مەترسیەکانی گەندەڵی لە سەر ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. گەندەڵی سیاسی و دارایی مەترسی گەورەی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە و فەرمانبەرانیشی بێموچە کردووە. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و گەندەڵی لە هەرێمی کوردستان گەشەی کردووە. لە بەرامبەریشدا هیچ پلانێکی استراتیژی نەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەی گەندەڵی بە هەموو جۆرەکانیەوە لە هەرێمی کوردستان بەرفراوە نەبێت و هیچ دام و دەستگایەک لە هەرێمی کوردستان نەماوە گەندەڵی تێدا ئەنجام نەدرێت. لە ئێستاشدا بەهۆی نەبوونی دامەزراوی چالاک بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بارودۆخێکی لەبار بۆ گەشەکردنی گەندەڵی هاتۆتە ئاراوە. لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان وەک دامەزراوەیەکی چاودێری ماوەی ساڵێک و 4 مانگە لە کار خراوە و هیچ هەوڵێکی جدیش نییە بۆ کاراکردنەوەی. هەرچی دیوانی چاودێری دارایە و دەستەی دەستپاچی هەرێمی شەکارکی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە هەوڵەکانیان لاوازە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. نەبوونی هەوڵێکی جدی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە کاتێکدایە گەندەڵی گەورەترین مەترسی لەسەر خەڵکی کوردستان دروست کردووە. بەهۆی گەندەڵی لە داهاتەکانی هەرێم و بەتایبەت نەوت و قۆڕەکردنی لەلایەن حیزبەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر سەختدا ژیانە گوزەرێنن بە 2 مانگ جارێک نیوموچەیان پێدرێت. لە هەرێمی کوردستان بە درێژای 25 ساڵی ڕابردوو بەهۆی سەروەرنەبوونی یاسا نەتوانراوە هیچ بەرپرسێکی باڵا لەسەر گەندەڵی سزا بدرێت. ئەمە ژوای کردووە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی گەندەڵی و بەهدەردانی سامانی گشتی زیاد بکات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکوشار بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێستان ڕێژەی گەندەڵی لە هەرێمی کوردستان لە چ ئاستەیەکدایە و ئەگەر پێوەرە نێودەوڵەتیەکان بەپێی پێوەرە نێودەوڵەتیەکان هەرێمی کوردستان لەکوێی نەخشەی گەندەڵی دێ؟ زۆر سپاس کاک حەشیم، سپاس بۆ میوانداریەکە و لە ڕاستیە پێم خۆشە پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیاری بەڕێزت دەمەوە لە یادی هەفتەی شوباتە سەری ڕێزبوونەوە زەشوە درود بۆ گیانی شەهیدەکانی، بۆ هەموو ئەوانەی کە تیا بریندار بوون، بۆ هەموو ئەوانەی کە تیا بەشدار بوون، بۆ هەموو ئەو قوربانیانەی لە هەفتەی شوباتە کە بەداخەوە لە ئێستادا هەوڵێکی گەورە هەیە بۆ ئەو مێژووە بکرێ بە مێژوویەکی نادیار، هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی ئەم مێژووە لە ڕوبەڕووبوونەوە و ڕاچەنین و هاتنە سەرجادە بکرێ بە مێژوویەک لەبیر خەڵکی بەرنەوە، لەبەرەوەی کە ئەم مێژووە مێژووی خەڵکە، ئەم مێژووە مێژووی کەسانێکە کە سەر بەم درۆ گەورەیەی کوردایەتی نین لەلایەن حیزبە کوردستانیەکان و لەلایەن بەشێک لەو کاستە سیاسی کە کوردستانە بن بەڕێوە، بۆیە هەوڵە درێکە ئەم مێژووە لەبار ببرێ. بەڵام من لە ڕاستی ئەمێ ئەوە بڵم کە ڕۆژێک دێ شەهیدەکانی چ هەموو ئەوانەی کە لە پێناوی دادگەری کۆمەڵایەتی یا ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە گەندەڵ و شەتەیە بوونەتەوە، من پێم وایە ڕۆژێک دێت کە بە گەورەتر بە درێوشاوەتر و لە پێشتر ناویانە نووسرێت. هەرچەندە ئێستا هەوڵێک هەیە بۆ داپۆشینی ئەم مێژووە پڕشنگدارە، من جاریشتر درودیان بۆ ئەنێرم. بەس ئێستا ناوی گەندەڵکارن لە پێشتریان ناوی ئەوان لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەر گەندەڵکار نا کاک حەشیم، یعنی ئەوانەی کە تا دوێنێ فایلیان هەبوو ئێستا لە کۆمەڵگەی ئێوە کۆمەڵگەی ئێمەیە دێون لەسەر شاشن فایلیان هەبوو، ینی جاسوس بوون. خۆ ینی ڕەنگە خراپترین شێوازەکانی گەندەڵی بریتی بێلەوەی کە تۆ خیانەت لە میلەتەکە بکەیوانە چ جای گەندەڵی خۆی لە ڕاستیە گەندەڵی ئێمە ئەگەر پێمان وابێ لە کوردستانی عێراقا شتێک هەیە بۆ دێمە سەر وەڵامی پرسیارەکە بەڕێزت، شتێک هەیە ناوی گەندەڵیە، وەکو ئەوی چۆن گەندەڵی لە هەموو سیستمێکی بیرۆکراتی ئیداریە هەیە لە دنیادا، یعنی لە هەموو دنیاە بە نسبەتێک لە نسبەتەکان وڵات هەیە گەندەڵیتیایە. خۆش دەزانی ساڵانە راپۆرتێک هەیە، ئەم راپۆرتە باس لە نسبەتی کۆڕەپشن نسبەتی گەندەڵیەکە لە یاخود فەساد لە مستەوا جیاجیەکانە. بەڵام بەڕاستی ئەوەی لە کوردستانی عێراقا هەیە ناچێتە ژێر ئەم خانەیە، چونکە من و تۆ هەر لەم بەرنامەیە جاری پێش و باسمان کرد ئەوەی لە کوردستانی عێراقا ئەگوزەرێ جۆرێکە لە کلیپتۆکراسی، جۆرێکە لە چەتەیی، جۆرێکە لە دزی، جۆرێکە لە هەرە شێوازە بەربڵاوەکانی گەندەڵی
یعنی لە ڕاستیە لە کوردستانی عێراقا خەڵک کە باس لە گەندەڵیەکەی فکری تەنها ئەچێ بۆ پارە، فکری تەنها ئەچێ بۆ بەتاڵانبردننی سەرۆت و سامان. لە ڕاستیە لە کوردستانی عێراقا هەموو جۆرەکانی گەندەڵی لە گەندەڵی سیاسیەوە بگرە بۆ گەندەڵی دارایی، بۆ گەندەڵی ئیجتیماعی، بۆ تەنانەت بۆ گەندەڵی کولتوری، بۆ گەندەڵی لە مەجای هونەرە، لە مەجای فکرە، لە مەجای فۆلکلۆرە. یعنی وای لێ هاتووە کە جومگەیەک نەماوە، مەجالێک نەماوە لەسەر دەستی ئەم نوخبە سیاسیە، لەسەر دەستی ئەمنەوە سیاسیە شکست خواردوە پەککەوتووە وێران نەبوو بێت، هەلا نەبوو بێت. یعنی تۆ وەرە با من و جەنابێ تۆ ڕۆژنامەنووسێک و هەر هاوڵاتێکی تر باسی سێکتەرێک لە سێکتەرەکان بکەین، دەست ببین بۆ گۆشەیەک لە گۆشەکان، دەست ببین بۆ مەجالێک لە مەجالەکان و وێران نەبوو بێت. یعنی تۆ دیقەت بە تەنانەت ئەمانە وایان کردووە هەنێ نەریتی جوانی کوردەواری هەیە، تەنانەت ئەوشیان تێکداوە، هەنێ نەریتی جوانی با بڵێن مجتەمەعی هەیە لە کۆمەلگەی ئێمەیە کە لە باو باپیرانەوە ماوەتەوە، یعنی دەستمان پێوە گرتووە، ئەوەشیان تێکداوە، ئومێدیان نەهێشوە لەم کۆمەلگایە. یعنی لە ئەوەجی لە قمەی زەبروزەنگی بەعسا خەڵک ئومێدی هەبوو، بەڵام ئەمانە وایان کردووە کە ئومێدێکیش لەم هەرێمی کوردستانیان نەمێنێ. بۆیە لە ڕاستیە ئەوەی ئەم گەندەڵی کە لە کوردستانی عێراقا هەیە هەموو جۆرەکانی گەندەڵی زۆر باشە، بەڵام ئەوەی کە باسکرد مەوەست چێ لە گەندەڵی سیاسیەکە، یعنی ئێستا گەندەڵی سیاسیەکە مەترسیدارترە لە گەندەڵی ئابوووریەکەش کە لە کوردستانە هەیە. گەندەڵی سیاسی با بڵێن سەرچاوەی تێکڕای گەندەڵیەکانی ترە بۆ چونکە ئەوەی دەوڵەتێک ئەبا بەڕێوە، ئەوەی هەرێمێک ئەبا بەڕێوە، ئەوەی کۆمەلگەیەک ئەبا بەڕێوە بریتیە لە نظامی سیاسی. جۆری نظامی سیاسی وڵاتێک تحکم بە ئەوە دەکات کە ئایا چۆن مامەڵە لەگەڵ پارەیە ئەکرێ، چۆن مامەڵە لەگەڵ داهاتە ئەکرێت، چۆن مامەڵە لەگەڵ دابەشکردنی ئەکرێ، چۆن مامەڵە لەگەڵ دادگەری کۆمەڵایەتی ئەکرێت، چۆن مامەڵە لەگەڵ خەڵکانێک ئەکرێت کە دەستدرێژەکەن بۆ ماڵی بڵک و ماڵی گشتی. لە کوردستانی عێراقا لەبەرەوەی نظامێکی سیاسی نییە. لە کوردستانی عێراقا ئەوەی هەیە جۆرێکە لە دیوەخانانە، جۆرێکە لە دیوەخان، جۆرێکە لە حکمی نخبەیەکی سیاسی پەککەوتوو بریتیە لە جۆرێ لە هەژمونی عائیلەی سیاسی لە کوردستانە. یعنی با من و تۆ دابنیشین با خەڵک بێ گفتوگۆ بکەن، مامۆستاکانی زانکۆ با بڵێن ئەکادیمیەکان بابێن مناقەشە بکەین بزانین لە کوردستانی عێراقا چ جۆرێک لە سیستمی سیاسی هەیە. ئێمە کاتێک باس لە گەندەڵی سیاسی ئەەکەین، ئەوێ باس لە سیستمی سیاسی بکەین. ئایا سیستمی سیاسی هەرێمی کوردستان چ جۆرێکە لە سیستم؟ لەبەرەوەی سیستمی سیاسی هەرێمی کوردستان سیستمی کلیپتۆکراسیە کە حکمی جەردەیە، پێشتریش باسمان کرد. تۆ دیقەت بە، یعنی ئەگەر سیستمە سیاسیەکەت سیستمێک بێ بە حکمی جەردە بێ، ئەبێ نظامەکانی ترچی بێ، ئەنی نظامە ئیجتیماعیەکە و چی بێ، نظامە سیاسیەکە و چی بێ، نظامە اقتصادیەکە و چی بێ. ئەین تۆ دیقەت بە لە کوردستانی عێراقا هەر بە ئەرقام، یعنی هەر بە ئەرقام 3 پارێزگای نێمە بە ئێستا بە هەڵەبجەی خۆشەویستەوە 4 پارێزگا، بەڵام لە تا 2014 لە 2005 تا 2014 بڕی 84 ملیار دلار بەس لە بەغداوە هاتوتە ئەم هەرێمە. ئەم ڕقەمانە بۆی ئەڵم بۆی بزانی ئێمە مامەڵە لەگەڵ چ جۆرێک لە حکمی جەردەیی ئەەکەین، یان نظامە سیاسیەکە چۆنە. لە هەرێمیشە تا سەرەتای 2014 نزیکەی 14 ملیار دلار لە بەشیرینی و بەشیرینی گرێبەستەکانی نەوت و ئەوانە هاتوتە هەرێم، لە 14 و 15 و 16 تا ئێستا قسەی لەسەرەکەین، تا ئەم لەحزەی کە من تۆ قسەی لەسەرەکەین تقریباً 21 ملیار دلار نەوت فرۆشراوە. بزانە لەم 3 پارێزگایە، بزانە ئێستا وای لێ هاتووە لەم هەموو پارەی کە هاتووە نەک داهاتێک نییە، نەک با بڵێن موچە نییە بۆ فەرمانبەرەکانی، بەڵکو وای لێ هاتووە سەرچاوی تر ئەدۆزنەوە، بە بەردەوامی سەرچاوی تر ئەدۆزنەوە بۆ تاڵانکردنی خەڵک. تۆ دیقەت بە ڕۆژانە باجەکان زیاد دەکەن، ڕۆژانەوە ئەکەن، یعنی هیچ گۆشەیەک نەماوە، هیچ مەجالێک نەماوە کە وانەکەن باری شانی هاوڵاتی قورس بکەن بۆی پاری زیاتریان لێ بکێشنەوە. داهاتی هەرێمی کوردستان نادیارە، داهاتە ناوخۆکەی، داهاتی نەوتەکەی نادیارە. ئەوە بە بەردەوامی تۆ ئەبینی عائیلەی سیاسی، دەموچاوی سیاسی هەڵە تۆقن، دەوڵەمە نەبن، یعنی با بڵێن وای لێ دێت کە خەریکە گروپێکی سیاسی، حیزبی سیاسی، وای لێ هاتووە خەریکە تەنانەت کادرە هەرە دیارەکانی حیزبەکانی ترە کڕن وەلا ئیانەکڕن. یعنی کاتێک تۆ ئەزانی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێک، ئەندامی سەرکردایەتی حیزبێک، کادرێکی دیاری ڕاگەاندنی حیزبێک، مەسئولێکی دیاری ڕاگەاندنی حیزبێک،
ڕۆیشتووە لەگەڵ حزبێکان ڕۆیشتووە ئیتیفاقی کردووە هەموو شتێکی بڕانەوەتەوە دوایەوەی استقالەکەی تەقدیمەکە ئەمە هەر ئەوەیە ماوەی پێشوار لەم بەرنامەیە لەگەڵ بەڕێسا باسم کرد کە بەکارهێنانی داهات بەکارهێنانی سەرچاوی نەوت بەکارهێنانی پارە بۆ کڕینی وەلائی مجتەمع بۆ کڕینی کۆمەڵگە بۆ بێدەنکردنی کۆمەڵگە کارێکی مەترسیدارە وە لە ئایندەدا ئاسەوارەکەی ئەبینین ئێستا تۆ دیقەت بە خەریکە وای لێدێ مێدیا بە تەواوەتی داگیرەکرێ ئەنی میدیای سێبەری حیزب خەریکە فەزای گشتی هەرێمی کوردستان بە تەواوەتی داگیرەکە و هەوڵیش ئەدرێت دەست بخرێتە بینی ئەو مێدیایی کە بە شێوەیەکی ئازاد هەناسە ئەدا ئەی تۆ سار دیقەت بە محاولەیەکی سیاسی هەیە بۆ ئەوەی کە مثلا هەر بە نمونە بۆت باسەکەم عرە بەڵێ ئەلەمسال و تضرب ولا تقاس تۆ دیقەت بە هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان بە زۆر ئەیانەوێ بۆ میدیایەکی وەکو NRT هەویەکی سیاسی دروست بکەن یعنی ئەڵێن پارتیەکان بۆیان نێ لێدوان لە NRT بن NRT لە هەولێر دەرەکەن لەژێر دەسەڵاتی خۆیان دەریەکەن لەولاشەوە بە پارەی نەوت بۆ نمونە کەناڵەکەنەوە کەناڵیان کردوتەوە تەنها بۆ دامەزراندنی کاک حەکیم و من مەسئولم لەم قسەیە تەنها بۆ دامەزراندنی لە قۆناغی یەکەمە 200 ملیۆن دۆلاریان لە پارێنەوت بۆ داناوە طبعا میدیاشیان خەڵەتان بە میدیای ئازادیشەوە خەڵەتاندیان گوایە تەنها 30 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە لەبەرەوە کە باسی ئەم ئەرقامانە ئەەکەی کە باسی داهاتی نەوتەکەی کە باسی چۆنێتی مامەڵەکردن پێوەکە لە ڕاستیان نظامی سیاسی ئێمە نظامی کلیپتۆکراسیە زۆر حکمی جەردەیە بەس ئەوەی کە پێشتر باست دەکەگە بە پێی پێوەری ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی بێ ئەگەر ئێستا ئێمە هەرێم دەوڵەت بووینە پێ دوایە لە ڕیزبەندی چەندان بۆ منە عێراق باز لە ڕیزبەندی 5 دەکرێت ئێمە لەکوێ ئەگەر بە پێی پێوەرە نێودەوڵەتی پێم وایە ئەگەر عێراق دەوڵەت بووایە ئەگەر هەرێمی کوردستان دەوڵەت بووایە لە ئەوائیل یاخود لە هەر یەکەمەکانی گەندەڵیە ئەبوو طبعا لە هەموو جۆرەکانی گەندەڵی بیرن نەچێ ینی تۆ بگەێنە بەرچاوی خۆت دوای ئەو هەموو قوربانیدانە دوای ئەم هەموو بازرگانیکردنە بەسەر خوێنی خەڵکەوە دوای ئەم هەموو قوربانیدانە بەسەر خەبات و خوێنی خەڵکەوە طبعا من ئەمێ لە قۆسێکا شتێک بڵم کاک حەکیم من چەند جاریش تریش باسم لە مێژووی شاخ و مێژووی شۆڕش و مێژووی ئەمانە کردووە منە بێ بە ئەمانەتەوە ئەوە بڵم خەڵکانێکی زۆر هەن بەشداری ئەم شۆڕشیان کردووە بەشداری ئەم شاخیان کردووە بەشداری ئەم مێژۆیان کردووە لە پێناوی دیفاعکردن لە تاچی کووردە لە پێناوی دیفاعکردن لە ئینسانە لە پێناوی دیفاعکردن لە بەرامبەر زوڵم و ستەمی بەعسا بە ئازاتیشی گەورەوە بەڵام گروپێکی هەرە کەمینە کردویانە بە ئیشێکی مرتەزەقەیی کردویانە بە ئیشێکی با بڵێن کردویانە بە تیجارەتێک کردویانە بەو لێفەیە کە هەموو شتێکی پێدا پۆشت و ناویان ناوە کوردایەتی ئەگەر ناتۆ دیقەت بە مەسەڵەن خەڵک لەم شارەیە هەیە هەر لەم شارەیە هەیە لە شاخ بووە کاک حەکیم پێشمەرگە بووە لە شاخ کە لە نەوەتویە هاتوونەتەوە سلێمانی لەم لە ژێرپردەکەی سلێمانی دەستی کردو بە حەماڵیکردن ئێستاش لەم شارەیە هەرماوە نامەوێت ناوی بێنم تەبان لەو تارێکی شار باسم کردووە ئەمە شۆڕژگەڕی ڕاستەقینەیە بەڵام ئەمانە هاتوون بە درێژایی مێژوو تا ئێستاش سەروەت و سامان شۆڕشی ئەم سیرکە شۆڕش و ڕاچەنینی ئەم میلەتە ڕاپەڕینی ئەم میلەتە هەر خۆ خەڵک ڕانەپەڕیایە طبعا ئەبێ دیسانەوە قەوسیش تریش بڵەمەوەی کە زۆر جارەوتری ئەم ڕۆمان من پێم وایە لە حزەی ڕاپەڕینیش پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە بە هەڵەیەکی سیاسی سەدام حوسێنەوە ئەوەی کە زۆر جار هەتا ئێستاشی لەگەڵا بێ 21 سوزانم لە هەتا 25 ساڵ زیاترە خەریکی ئەوەن کە منەت بەسەر خەڵکا ئەکەن وەڵا ئێمە گەر ڕاپەڕینمان نەکردای ڕاپەڕین لە دوو لە حزەیە خەڵک کردوویەتی باشە و هەڵەیەکی سیاسی سەدام کە لە ئاستی نێودەوڵەتیە چۆ کۆیتی گرتووە دۆخێکی هێناوەتە پێشەوە ئەگەر نا بە ئەمانەتەوە ئەڵم هەموو ئەوانەی کە ئێستا پۆزی کوردایەتی و پۆزی نیشتیمان پەروەریمان بەسەرا لێدەن لە وڵاتانی ئەوروپا بخوانە سوڕانەوە بێەوەی کە بکەن لەبەرەوە ئەمەی کە ئەم هەموو منەتە بە ناوی کوردایەتی و ئەم هەموو منەتە بە ناوی خەبات و ئەوەی کە وایان کردووە سەروەتی ژێرزەوی و سەرزەوی هەرێمی کوردستانیان بۆ خۆیان داگیر کردووە واوایان کردو خەڵکێک بەبێ ئومێد بێ لێ ڕابکە و یعنی لە ڕاستیە ئەمە حەقیقەتەکەیە و ئەگەر بەگەڕانەوە بۆ پرسیارەکەی جەناب هەرێمی کوردستان دەوڵەت بووایە بێگومانێکێک بوو لە هەرە دەوڵەتە فاسیل و فاشیلەکان یعنی ئەمە لێرە فرسەت مەدەیتێ بۆ ئەوەی باسێک لە دەوڵەت بکەم ئێستا دۆخێکیان دروست کردووە و وایان لە خەڵک گەیاندووە کە ئەوەی لە هەرێمی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵەگەوانی کە لە دارمەداری پارتی و دەروێشەکانی پارتی کە لە ڕاستیە دەروێشی بەرژەوەندین نەک دەروێشی ئەوەی کە ناویان ناوە مەسلەی سەربەخۆیی و ئەوانە دوو ئاستە یەکێکیان ئێمە ئایا ئیشەکەین بۆ ئەوەی کیانێکی سەرکەوتومان هەبێ یاخود بۆ ئەوە ئیشەکەین لەوەی ئێستا هەیە خراپتر بی ئەبێ ئێمە بزانین کە دەوڵەت هەیە
دەوڵەتی هەرە فاشیلە دەوڵەتە کە خەڵکەکانی لێ ڕائەکەن دەوڵەتە کە خەڵک تەمەنای ئەکرد کە دەوڵەت نەبووایە ئایا ئێمە مۆدێلی دەوڵەتێکی سەرکەوتو دروستەکەین یاخود دەوڵەتێکی فاشیل ئەمە یەکجا بۆ ئەمە نمونەیەکی هەر لە عێراقا بۆی زۆر نەچینە زۆر دوور نەڕۆین زۆر کۆمەکی ئەماکە بەسرە دۆخی بەسرە کاک حەچیم زۆر کۆمەکی ئەوە دەکات کە وەکو شوبهاندن بیشوبهێنین بە هەرێمی کوردستان ئێستا عێراق دەوڵەتەوانە بە خۆ مشکلێنی وەکو دەوڵەت بەسرە پارێزگایە کە لە چوارچەوەی ئەم دەوڵەتە و بەسرە کەڵکەڵی جیابوونەوەشی نییە بڵێ وەڵام من جیا ئەبمەوەیاننا بەڵام بەنەوتی بەسرە زۆربەی عێراق ئەژێندرێت وانە بەڵام تۆ دیقەت بە بڕۆ سەیری بەسرە بکە بزانە لە ڕووی خزمەتگوزاریەوە چەند خراپە لە ڕووی وێرانیەوە چەند خراپە خۆ کێشەی دەوڵەتی نییە دەوڵەتێکی هەیە ناوی عێراقە وانە زۆربەی هێزە شیعیەکانیش لە ناو بەسڕەیە بەقووەتن بەڵام لەبەرەوەی طبقەیەکی سیاسی حاکمە لە عێراقا کە طبقە سیاسیەکە فاسدە شارێکی وەکو بەسرا کە هەموو عێراق ئەژیێنێ لە ڕووینەوتەوە بزانە وەزعی چەند خراپە کەواتە ئەو پەیوەندی بۆ نیە تۆ قەواری دەوڵەتت هەیە یاخود دەوڵەتت نییە ئەوە پەیوەندی بۆ هەیە طبقەی سیاسی تۆ طبقەیەکی ئەمینە یاخود طبقەیەکی فاسدە لێرەوە ئەمەوێ بڵێم ئەو طبقە سیاسی ئێستا هەرێمی کوردستان ئەبا بەڕێوە ئەگەر دەوڵەتیشت بۆ دروستکە دەوڵەتێکت بۆ دروستەکە فاشلترین دەوڵەت فاسدترین دەوڵەت خراپترین دەوڵەت دیکتاتۆرترین دەوڵەت پۆلیسیترین دەوڵەتت بۆ دروست زۆر باشە بەڵام زۆر قسە سەرەوە دەکرێت دەوڵەت ئەگەر کەسێک لە گەندەڵی تێوەگلا بتوانێت دەوڵەت دروستکە دەوڵەت بە گەندەڵکاران دروست دەکرێت خۆی لە ڕاستیە من پێم باشە جارێ هەر لەسەر ناوی دەوڵەت بوەستی پرسیارەکەی تۆ دقیقە فعلا عرب قسێکی هێڵە فاقد الشيء لا يعطيه يعني ئەگەر کەسێک شتێکی نەبێ ناتوانێت ببەخشێ من ئەم قەڵەمەم نەبێ ناتوانم بیبەخشم بە تۆ خۆت کەسێکی ئەمین نەبی ناتوانی ئەمانەت بپارێزی تۆ خۆت کەسێکی فاسد بی دەوڵەتێکی فاسد دروستەکەی کەسێکی ڕازگۆ بی دەوڵەتێکی ڕازگۆ دروستەکەی خۆت کەسێکی ناجح بی دەوڵەتێکی ناجح دروستەکەی تۆ سێ پارێزگا ناتوانی چوار پارێزگا ناتوانی ببەی بەڕێوە کە تا ئێستاش سەیری خزمەتگوزاریەکانی هەڵەبجە بکەن کە مەفروض بوو هەڵەبجە وەکو ڕەمزیش بووایە ئێستا بدرێوشایەتەوە بەهەرحاڵ بەڵام لەسەر دەوڵەتیش ئێستا قسەی تر هەیە ئەمڕۆ ڤیدیۆیەکم بینی تەمە ناکەم هەڵوەستی لەسەر بکەن تورکیا قسەکە بە گوێرەی ئەو لۆگانەی لەوێن ینی لە ڤیدیۆکەیە هەن هەر ئەوەنەی کە زۆر ینی پێش ئەوەی کە بێن بۆ بەرنامەکەی جەنابەت سەیرم کرد تورکیا قسەکە پێچێ لە ئاک پارتی بیان لە دەوڵەتی لە حزبی سوڵتەی حزبەکەی ئەردۆغان قسە بکە باس لەوە دەکاڵێ تورکیا قەت تەجزیە نابێ تورکیا تەجزیە نابێت چونکە تورکیا بچووکترین دەوڵەتی ئەمارەتی عوسمانیە خلافەتی عوسمانیە و بەڵێنتان پێدەم کە تورکیا فراوانە بێ و بەم زوانە باس لە کوردستانەکە شمالی عێراق هەرێمی کوردستان ئیستفتاءەکە و بەڕەسمی دێنە سەر تورکیا طبعا من پێشتری شەر ئەمە وتووە ئەوەی کە ئێستا هەیە لە ڕاستیە کەڵکەڵەی ئەمارەتێکە لە چوارچێوەی خلافەتی عوسمانی نوێ ئەو کەڵکەڵەی کە لە فکری ئەردۆغانە هەیە بۆی خەڵک نەخەڵەت هەیە بۆی کە خەڵک ئومێدێک هەیە بۆی کە دەوڵەتێک دروست بکرێ و من ئەمێ لێرەوە بەڕوونی باس بکەم ئەو دەوڵەتەی کە یان ئەو ئەمارەتی یان ئەو کیانەی کە ئەمانە بەنیازی هەن لە ڕاستی ئەگەر لەمەی ئێستا فاشلتر نەبێ سەرکەوتوتر نابێ بەڵێ زۆر باشە ئەگەر هەربین و سەر مەسەلەی گەندەڵیەکە راپۆرتێک بڵاو کرایەوە بە ناوی راپۆرتی چاکسازی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەمە هەوڵێکی باش نییە بۆ مەسەلەی ڕوبەڕۆبوونەوەی گەندەڵی خۆی لە ڕاستی ئەمە پێکەنینە بە ژیانی خەڵک و ئەمە جۆرێکە لە بەڵام بۆ بە هەوڵێکی باش نەیبینین ینی بۆ پێکەنین بینمە هەوڵێکی ئەزانی بۆ لەبەرەوەی جارە پێش هەموو شتێک کەسێک کە تاقی کرایەوە جارش کە تاقی ناکرێتەوە بارزانی یاخود کاک مەسعود بارزانی ئەوە جاری چەندەمیەتی کە خەریکی پرۆژە ڕاگەیاندنە پرۆژە ڕاگەیەنێ و بە خەڵکەڵێ مەیتر من لەسەر ئەرزی واقعی بینن و هیچیش نبینرێت ئەوە قسەیەک زۆر ینی فرسەتێکی باشە بۆی ئەم نمونەیە باس بکەم وەختی خۆی لە ساڵی 2007 ئەوەندەی لە بیرم بێت لە بینی 6 بۆ 7 و ئەوانە دیسان کاک مەسعود پرۆژەیەکی هەبوو حملەیەکی هەبوو باسی لەوە کرد کە ئەبێت چاکسازی بکرێ لە ناو پارتی و لە ناو حکوومەتە و ئەو کاتە لە بیرمە باس لەوە ئەکرا ئەو با بڵێن ڤێلا و خانوانەی لەسەر ڕێی مەسیف دروست کراون ئەبێ ئەمانە بگەڕێنرێنەوە بۆ حکوومەت و ئەمانەوە دژایەتی گەندەڵیەکری بەرپرسێکی یەشێتی بەرپرسێکی باڵای یەشێتی لە بەرپرسێکی باڵای پارتی پرسیوە و توێتی فلان کەس تۆ وەزعت باشە و لەو مەنتیقەیەش ڤێلا و شتت هەیە ئەگەر کاک مەسعود لی پرسی وتی تۆ ئەمەد لەکوێ بۆ چی ئەەکەی وتی مەسئولەکەی پارتی تۆزە بێدەنگ بوو وتی پێی ئەڵێم تۆ لەکوێت هێناوە منیش لەوێ هێناومە
ینی کاک مەسعود ئەو پارە و ڤێلا و شتەی لەکوێ هێناوە ئەویش لەوێ هێناوە جا طبعاً ئەوەی کە جورئەتی هەیە ئەمە بڵێن نەڵە شتێکی ترە بەڵام ئەمە هەروەکو نمونە بۆم باس کردی قسەکە ئەوەیە کاک جەلالی ساماغا لەو نامەیە کە لە پاریسەوە ناردیەوە بۆ بۆنەی حەڤەی شوباتەوە ناردیەوە باس لەوە کاڵێ و گولانەی کەندران بەسەر سنجی هاوڵاتیانەوە ئەبوو بندرێن بەسەر سنجی گەندەڵیەوە ئەو کاتە کاک مەسعود باس لەوە کاڵێ گەر ئێوە پێم بڵێن گەندەڵی لەکوێیە کاک جەلال لەو نامەیە ئەڵێ گەندەڵی لە بەردەمتایە لە تەنیشتایە لە ڕاستە لە چەپتە لە بەردەمتە لە پشتێنی هەر چوارەوری تۆ خۆت پرێتی لە گەندەڵی کاکە گیان ئەوەی کە ڕوو ئەدا کاک حەکیم دووشتە یەکێکیان ئەوەیە ئەیانەوێ خەڵک بخەڵەتێنن بەوەی کە ئەوە تا خەریکی پاکردنەوەی قائیمەن و ئەوە خەریکی مەسلەی دووموچەن لابردنی دووموچە و کەمکردنەوەی قائیمەی موچەخۆران و ئەوانە جارێ پێش هەموو شتێک ئەگەر خەلەلێکە بێت تاوانێکە بێ ئێوە لی بەرپرسن یەشێتی و پارتی لی بەرپرسیار ینی خۆ قائیمە قەبەبوونی قائیمە و بندیوار و دووموچەی چی لی بەرپرسیارە ینی ئەمانە لە ڕێگەی دووموچەوە ئێوە نەبووایە لە ڕێگەی ئەم هەموو تەعیناتەوە نەبووایە یان توانی خەڵک وا بێڵنەوە و خەڵک دەنجیان پێبات و خەڵک لە هەڵبژاردنەکانە بەکاریان بێنن بەم شێوازە ئەمە یەک دوو بەشی دووەمی لە ڕاستیە زۆربەی ئەم ئەوەی کە پێ ناوێن ناوە چاکسازی و گۆڕانکاری هەنێکی تەسفیاتی سیاسی حیزبیە چۆن تەسفیاتی سیاسی حیزبیە جەناحێک لە دژی زەناحی شتری کا لە ناو پارتی دوور نیە ئەمە بگوازرێتەوە بۆ ناوی یەشێتیش یعنی ئەیانەوێ گروپێک کە سەر بە باڵێکە لاوازیکەن هەنێ دەموچاو نزیک نییە لە خۆیان دووری خەنەوە ناوی لێ بنێن بەڵام بۆ چێمیشە ڕژبین بینێمە بۆ گەشتبین نەبی بەم راپۆرتە ینی زانی چۆنە ئەم راپۆرتە جارە پێشەمو شتێکم راپۆرتە چیتیایە کە مای گەشتبینی بێت من لە تۆ پرسم شتێکم پێ بڵێ کە مای گەشتبینی بێت یعنی جارە پێشەمو شتێکە گەرەوانە پیان وابێ بەکەمکردنەوەی نسبەتی موچە نانی نسبەتی قائیمە عفوا قائیمەی موچە ئەتوانن موچە بن ئەمە خۆی ینی بەڵام خەڵەتاندنێکی گەورەیە بەڵام بەم راپۆرتە بای ئەو دۆڕانەی کێمی بەدانە غاز دۆڕاندومانە پارە ناتوانێت بگەڕێنێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەم راپۆرتە زانی چۆنە جارێ مەسەلەی ئەم دۆڕاندنانەی کە مەسەلەی داناغاز وە بزانم دوێن شەو برای بەڕێزم کاک عەلی ئەحمەد ساڵح زۆر بە دووریژی لەسەر ئەمە قسەیان کرد لەگەڵ کاک سۆرانە ئەمە خۆی ئەم فەزیحانە وای لێ هاتووە هەموو ئەو فەزیحە گەورانەی کە ڕوو ئەدەن مەسەلەی دۆڕاندنی کەیس لە دوای کەیسەکان بە داناگاز کۆبوونەوەی ئەم هەموو پارەی لەسەر هەرێمی کوردستان لە ڕاستیە وای لێ هاتووە کۆمەڵگەی کوردی بە هیچ چیزێک لەمانە ناجوڵێ لەو لاشەوە تۆ دیقەت بە چەند قەرزیان لەسەر خەڵکی کوردستان کردوتە ماڵ چەند ملیار دۆلاریان لەسەر خەڵکی کوردستان کردوتە ماڵ بۆی هەرێمی کوردستان هەر ئەسڵەن قەهینە ینی قەرزارە طبعاً قەرزارەکە چییە تۆ دیقەت بە ئەم قسەی پێ دەڵم ڕەئی ئەندامیشی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە من لە کەسێکی ترەوە نەقڵیەکەم بەس ناوەکەی ناڵێم کە باس لەوە کراوە ئەم پارانی هەرێمی کوردستان بۆ چێت و توێتی لای ئەحزابە ئێستا بەڵێ لای ئەحزابە ینی لای یەکێتی و پارتیە من لەم مەجلیسەیە کە بەشداریم گوتم لای ئەحزاب نییە لای ئەشخاصی ئەحزابە ینی لای هەنێک لەو کەسانە ینی ئەم هەموو پارەی کە ئێستا باسمان کرد ئەو هەموو ملیار دۆلارە تۆ دیقەت بە هەنێک دەموچاوی کۆمەڵێک عائیلە بزانە چەند دەوڵەمەند بوون چەند هەڵتۆقیون چیان بەسەر هاتووە ئەمە بەشێشێتی بەشەکەی تری ئەوەی کە پەیوەستە بەم مەشروعی کە ڕاگەیەندراوە لە ڕاستیە لە ئێستادا کێشەکە ئەوە نییە قائیمەی موچە زۆر قەبەیە بۆیە ناتوانن موچە بدەین ئەمە لە ڕاستیە ئەمە درۆیەکی لەگەڵ ڕێزی زۆرمان تەبعاً ئەمە بەتایبەتی لە بینەران کە ئەم جملەیە بەکارێنم درۆیەکی زۆر واضح و گەورەیە کاکە موچە تۆڕ لە ڕۆژێکە ملیۆنە بەرمیل لەو تەفرۆشی ئەم هەموو داهاتەی ناوخۆ کەشفەک ئەبەی بۆ خۆت نایگەڕێنی تۆ تەنانەت بۆ بەغاش موچە نادی لەبەرەوەی تۆ ئەیبەی خۆت ئەیبەی حزب ئەیبە ئەشخاص ئەیبە مؤسسەی ئیعلامی قەبە ئەیبە تۆ مؤسسەی حزب وەکو ئەژدیها و هینی لێ هاتووە ئەوە ئەیبە ئیزەن تۆ مێ بیگری بە موچەی کەم ئەندامێک کەمەکەیتەوە یاخود ئەیبڕی موچەی هێژ خێزانێکی فەقیر کەمەکەیتەوە ئەیبڕی ئەی ئەم هەموو مەسرف و ئەی ئەم هەموو سەفەرەی خۆت ئەی ئەم تیارە خاصەی تۆ لەکوێ بوو ئەی چۆن نەتوانیت ساعاتێ دەست بکەی بە 20 دەفتەر و بە 18 دەفتەر بە موچە کڕیومانە ئەزانی ئەخۆ ئەمە معاناتەکەیە کێشەکەوەیە لە ڕاستیە بۆ خۆم پێم وایە خەڵکی کوردستان ئێستا دوو پرسیاری بەسیط لەم پرۆژەی کاک مەسعود و ئەوەی کە ناوێ ناو سەرۆکایەتی هەرێم کە تەمان شتێک ناوی سەرۆکایەتی هەرێم بێ شتێکی ناشەرعیە و بیانی بەناویەوە بەڕاستی هینیەکەن قساکەن دوو پرسیاری بەسیط
خەڵکی کوردستان من وەکو نوێنەری خەڵک یعنی دوو پرسیار یەکەم داهاتی نەوت کوا بۆ نایدەن بە موچە دۆ مەگەر ڕاستەکەن بە داهاتی ناوخۆ کەشفکەن و نەیبن من جارەکەی تریش وتم لە ئێستا شائڵم داهاتی ناوخۆ لە هەولێر و لە سلێمانیش ئەبردرێ نسبەتە هەر ئەدزرێ ئەڕواتە جیرفانی کۆمەڵە خەڵک و حیزبەوە ئەبرێ داهاتی ناوخۆ ئەبرێ و ئەمە وای کردووە کە موچەی خەڵک نەدرێ جا بالموناسەبە هەنەڵێن تەمەنا ئەکەین کە ئەم دۆخە بەم شێوەیە بمێنێتەوە بۆی بتوانین هەنە ئیسلاحات بکەین تۆ دیقەت بە لەم تەوقیتەشە مەسەلەن سەتەعینات نییە تۆ دیقەت بە دوێنێ بزانم راپۆرتێکم بینی هەر لە پەیاما بینیم لەسەر هین لەسەرەوەی کە خریجەکانی دەرچۆکانی پزیشکی چ سەیدەلانی و ئەوانە تەعین ناکرێن یعنی تەنانەت دەرفەتی تەعینکردنی ئەم ئاسانش نییە کەمانە زۆر پێویستن بۆ مجتەمع و لە بەرامبەرە خۆتەزانی یعنی تا ئەم لەحزەیەش تا ماوەی پێشوش کاک نێچیروان خەڵکی تەعین نەکرد ئەین تۆ دیقەت بە میدیاکار هەیە موچەی $6,000 لە میدیاکوێ هەیە نێچیروانە ئیشەکە $4,000 بەڵێ هەموو چەندەکە بە زمانە بازارێکی 6 وەرەقە مەبەستمەوەیە کە ئەمە ئاستیشێتی ئاستەکەی تریشیەوەیە چاویان لەوەیە ئایا 250 خود 150 خود 50 6,000 ئەم و ئەویان کەم کردوتویان کەم نەکردوێت و کردوشیانە بە ڕقەمێکی گەورە لە ڕاستیە ئەمە هەموو یعنی جۆرێکە لە خۆڵکردنە چاوی خەڵک و جۆرێکی شەلەوەی کە یعنی ئەسڵان من بۆ خۆم پرسیارم لە ئەنی شتێکم پێ سەیرە چۆن ڕوویان دێ ئەمە ناو بلێن مەشروعی ئیسلاحی چۆن ڕوویان دێ یعنی تۆ لە هەرێمێکە حکوومەتەکەت ئینقلابی بەسەراکرابێ لە هەرێمێکە پەرلەمانت نەبێ چۆن ینی ڕوود دێ ئەمە بکەیت جامنەوێ لێرە دەرفەتێک ئەگەر ناوبڕێکمان هەیە دواتەگەڕێم وڵای بەڕستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکوشێر سەبارەت بووی کە هەر لەسەر ئیزافی ئەم راپۆرتە تا چەندێک لەم راپۆرتەدا ینی دەست براوە بۆ مەسلەی گەندەڵی لە سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستاندا ینی مینجا مەسلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیش بە بۆ چوونی بەڕێزت ئێمە لە خوارەوە دەست پێ بکەین یاخود لەسەرەوە خۆی ئەمە پرسیارێکی باشە قسەیەک هەیە قسێکی بەناوبانگاڵەیە گەندەڵی وەکو پلیکانەوەیە ئەگەر لەسەرەوە پاچی نەکەیتەوە قەت بۆ پاک ناکرێتەوە یعنی گەبتوێ لە خوارەوە بۆ سەرۆ پلیکانە پاکیتەوە پیسە بێتەوە خوار خۆی ئێستا لەکوێوە پاکی ئێستا دەیانەوێت لە خوارەوە تەمان ئێستا مەسەلەن بە حرفێک باسی ئەو داهاتوو ئەو نەسریان نەکردووە کە سەرۆکی بەناو هەرێم جێگری سەرۆکی بەناو هەرێم ئەیبە حکوومەت خۆی چی ئەکا مەسروفاتی حکوومەت و سەرۆک و جێگرەکەی چیە و چی نییە هەمووانیان باس نەکردووە نیە ناڵم لە حەلەقاتی خوارەوە هین یعنی من لە ڕێم پرس ئەم بەرنامەی جەنابتەوە هەوو پەرلەمانتارانەی کە بە شان و باڵی کە بەداخەوە کاڵم پەرلەمانتار بە حساب نوێنەری خەڵکن چ لە یشێتی چ لە پارتی بەشان و باڵی ئەو مەشروعە هەڵەدەن بەس هەردوو پرسیاری بەسیتیان لێ یەکەم با بڕۆن کەشفی مەسروفاتی بارزانی و جێگرەکەی بکەن با بچن کەشفی مەسروفاتی کاک نێچیروان و جێگرەکەی بکەن ئەو جار هەرچێک موچە لە خوارەوە کەمەکەنەوە کەمی بکەنەوە یعنی ئەمە بەشێک بۆ پرسیارێک بۆ ئەو دیوەی تریان لە ڕاستیە فعلا ئەمە یەکێکە لە مشکلە زۆر زۆر گەورەکان یعنی ئەم هەرێمە لەسەرەوە بۆ گەنی کردووە بۆ گەنەکە لەسەرەوە هاتۆتە خوارەوە لەسەرەوە دارزاوە لەسەرەوە هاتۆتە خوارەوە یعنی هەتا هەوڵدان بۆ فاسدکردنی مجتەمع لەسەرەوە هاتۆتە خوارەوە حیزب وای کردووە کە کۆمەڵگا
ینی هیچ دەرەتانێکی لە بەردەمان نمێنێ بۆی بەم شێوازە پەناباتە بەرد و موچەیی بڕوا ئینتیمایی خۆی بفرۆشێ وەلای خۆی بفرۆشێ ویژدانی خۆی بفرۆشی ئەمە حیزب بۆی کردووە ئەخر خۆ بۆی وتم نظامی سیاسی کەفیلە بۆی کە هەموو جونگەکانی تر تێکەدا و فعلا گەندەڵی وەک پلیکانەوەیە دووبارەیەکەمەوە ئەگەر لە سەرەوە پاشی نەکەیتەوە بۆ خوارەوە ئێستا پێ دوێ لە خوارەوە دەستیان خوارەوە دەستیان پێ کردو دەگات ئەنجامەمە و کوردوا بزان پێڵە لە کلچیەوە ناڵیە کاشتیشیەوە بەڵێ دەگات ئەنجام بەوە چوونی بەڕێز ناچێتە نەخێر ناگاتە ئەنجام چونکە خەڵکی کوردستان لە کاک حەشیم سیقەی بەمانە نەماوە ئەزانی شتێکە پێ بڵێم ئەمە ئێستا من و تۆ باسیەکەین ئەم ئەزمەی کە ئێستا هەیە لە ڕاستیە ئێمە مامەڵە ئەکەین مباشر لەگەڵ فەشەلی نخبەیەکی سیاسی شۆڕژگێر کە لە دوای نەوەتویەکەوە دەستی گرتووە بەسەر مقدراتی ئەم میلەتەوە ینی تۆ دیقەت بێستا ئەم هەموو شەڕێکە بە سەرۆکاتی پەرلەمانە فرۆشرێ ئەم شەڕێکە بە سەرۆکی پەرلەمانە فرۆشرێ دیوێکی ئەم دیوە سیاسی پارتی و گۆڕانە دیوەکەی تری لە ڕاستیە شەرفرۆشنە بەنەوەیەکی سیاسی ئەو نەوە سیاسی کە لە دەموچاوی یوسفەکانە لە دەموچاوی فەخرەدینەکانە چوزانم بەرجەستە ئەبێ و بەشێک نین لەو مێژووە پڕگەندەڵیەی شاخ و شار هی کاستە شۆڕژگێڕەکە و لە ڕاستیە تۆ دیقەت بە من هیچ ناڵێم هەر خەڵکی کوردستان با بڕۆن ئەدائی سەرۆکی پێشووی پەرلەمان و پێشووتری پەرلەمان و پێشووتریشی کاک عەدنان موفتیەوە با پێیدا بێن بۆ کاگەر سەلام بایز و بۆ کاک کەمال کەرکوچی بڕۆن بەس مەسروفاتیان بەس شێوازی مامەڵەکردنیان بەو بودجەی کە لە بەردەستیانەوە بۆ هەڵسەنجێنن لەگەڵ ئەو ماوەیەی ئەو 2 ساڵە چوزانم کەمتر لە 2 ساڵی کە بەڕێز دکتۆر یوسف محەممەد وەکوونەوەیەکی نوێ سەرۆکاتی کردووە بەس بڕۆن بە مامەڵەکردن لەگەڵ نەسریەکە هەر ئەو نەسری کە لە بەردەستا بۆ نەسریەکی تاڕادێکی زۆر مەفتوح بووە هەڵی سنجێنن بزانن چێ بە ئەمانەتەوە مامەڵی کردووە و ئەمە دیوێکیشی تعبیرە لەسەر ئەوەی کە فعلا ئێمە ئێستا حالیان لە بەردەم ململانەیەکین ئەیانەوێ بڵێن ئەم کێشەی کە لە کوردستانە دروست بووە کێشەی سەرۆکاتی پەرلەمان دروستی کردووە ئەگەر بۆ نمونە ماوەکە بۆ کاک مەسعود درێژ بکرایەتەوە چارەسەر ئەبوو ئەگەر گۆڕان ئەم کە لە ڕقی نەکردایە چارەسەر ئەبوو بەس من لێرە پرسیارێکەکەم کاک حەچیم باشە خۆ تا ئێستا کاک مەسعود هەر بەخۆی سەرۆکی هەرێم ڕاستە ئێمە بۆمان درێژ نەکردوەوە و بزوتنەوەی گۆڕان بەڵام خۆڵێەوە ئێمە هەر سەرۆکی هەرێمە وانە ڕاستە ئێمە دەرکراوین لە حکوومەت بەڵام خۆ ئەوان هەر حکوومەتیان هەر بەدەستەوە ماوە باشە ڕێگری چیە لەوەی کە ئەوانە موچە نەدەن ڕێگری چیە ئەوەی کە ئەوانە چاکسازی نەکەن تۆ دیقەت بە کاک حەچیم ئێستا دۆخێکیان دروست کردو بەداخەوە 5 حیزبەکەش تەمەن هەر 5یان نایانی بەڵام بەشیشیان بەشدارن لەوەی ئەڵێن پێویستە ئەم دۆخە چاک بکەین و موچەی خەڵک چاک بکەین و پەرلەمان ئاکتیو بکرێتەوە موچە چاک بکرێتەوە کاکە پەرلەمان و موچە چ پەیوەندیان بەیەکەوە هەیە کەسی کاچی یعنی پەرلەمان ئەسڵان ئێستا حکوومەتێکت هەیە پەرلەمانیشی نییە مڕاقەبەی بکە خۆ پەرلەمان جهەی تەنفیزی نییە جهەی تەشریعیە تۆ ئەمە جۆرێکە بەڕاستی ئەمە جۆرێکە لە غەبای سیاسی ئەمە جۆرێکە لە نەزانینی سیاسی ئەڵێ چی ئەڵێ با ئەم دۆخە بێ چارەسەر بکرێ و پێویستە پەرلەمان ئەکتیو بکرێتەوە و موچەی خەڵک بدرێ وێنەیەکیان دروست کردووە لە لای خەڵک کە پەککەوتنی موچە بەهۆی پەککەوتنی پەرلەمانەوەیە کاکە جان ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕانجاری تریژە من باس کردو ئێمە کە چوینە حکوومەتەوە دوو مانگ موچە دواکەوت بوو هاتینە دەرەوە لە حکوومەت هەر دوو مانگ موچە دواکەوت بوو ئەگەر ئەوانە جایەکێتیە پارتیە یەکگرتووە شایەتیمان بۆ ئەدەن ئەڵەن فعلا تا ئێوە لە حکوومەتا بوون موچەکە بە مەزبوطتر ئەدرا و بەهۆی ئێوە ئەدرا ئەم شایەتیمان بۆ ئەدەن ئەوە سوپاسیانەکەی بەڵام بیانەوێ ئەزمەکان ببەستنەوە بەوەی کە لەبەرەوەی ئێمە درێژمان نەکردوێتەوە ماوەکەمان بە ناشەرعی بۆ کاک مەسعود درێژ نەکردوێتەوە بۆی دۆخەکەوای لێ هاتووە لە ڕاستیە ئەمە غەدرە ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە ئەمە چاوبەستێکردنە لە خۆشیان و لە خەڵکیش بەڵێ زۆر باش بەس سەبارەت بۆی کە مەسەلەی کێن ئەوانەی کە دەتوانن مەسەلەن ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە ینی کێ دەتوانێت لە کوردستان ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە یاخود ئەگەر یاسە سەروەر بە بۆچوونی تۆ حکومڕانی ئەزای بە خەڵکی ئەمینەکرێت بە خەڵکی وەکو کاک مەسعود سلەیمانی ئەمڕۆ ئەکرێت کە یەکێک بوو لەو خەبەرە زۆر دڵخۆشانی کە ئین سوپاس بخوا خەڵکی وا هێشتا لە کۆمەڵگەی کوردیا ماوە گەنجێک وابزانم لە کۆمەڵی ئیسلامی بەڵێ پاسەوانی وتەبێژی کۆمەڵی ئیسلامی یعنی یەکێکە لە هاوڕێکانی کوتئین لە بەڵێ پارێکی زۆری دۆزیوەوە 16 دەفتەر دۆلار بە ئەمانەتەوە گەڕانێتەوە ئەزانی چاکسازی بە خەڵکی ئەمینی واکرێ چاکسازی بە کەسێک ناکرێ خۆی جەردە بێ کە چاکسازی بە خەڵکێک ناکرێ خۆی فاسد بێ چاکسازی بە کەسێک ناکرێ خۆی تابینە قاقای غەرق بوو بێ لە گەندەڵیە پێشی وا بێ وتم ینی خوارە قسەیەکی جوانی هەیە ینی کەسێک شتێکی بێ ناتوانێت باش ئەگەر یاسە سەرۆر بێ ئەوانە لەکوێ بوون بۆ چونی تۆ ئەوانەی کە ئێستا باز لە چاکسازی دەکەن ئەزانی لە کوردستانە شتێک نەناوی یاسا سەروەری بێ یاسا من نەماوە
یاسا بۆ هەژارەکان هەیە، یاسا بۆ فەقیرەکان هەیە، یاسا بۆ ینی تۆڕ یاسا لە کوردستانی عراق ماسی بچووکەکان ئەگرێ گەورەکانی بۆ ناگیرێ، بەڵام لە کوردستانی عراق هینێکەیە کاک ینی جموجۆڵێکی گەورە هەیە، وشاریەکی گەورە هەیە، جموجۆڵێکی مجتەمەعی گەورە هەیە کە ئەجۆڵێ لە ماوەی ڕابردوودا لە 2009 لە بزوتنەوەی گۆڕانە بەرجەستە بوو ئەم ناڕزایەتیە. هەتا ئەم لەحزەیەش ئەم ناڕزایەتیە لە چارچێوەی بزوتنەوەی گۆڕانیشە سەهێزی وەکو کۆمەڵی ئیسلامیش لە دەرەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش خەڵکی تریش هەیە کە ئەم موشیاریە ئەم ملنەدانە ئەم ئاڵاسپی هەڵنەکردنەی لە بەردەما ماوە، بەڵام من بۆ خۆم پێم وایە کە بەرپرسیارەتی ئەو هێزانە ئەوەیە کە ئەم جوڵەی مجتەمەع بپارێزن. ئەم جوڵەیەکی مەدەنیە مهمە، جوڵەیە کە خەباتەکە لە پێناوی ئەوەی کە گۆڕانکاری بکرێ لە ڕێی سندوقی دەنگدانەوە گۆڕانکاری بکرێ بە زۆر لە ڕێگەی تەمە من لەگەڵ توندوتیژی نیم، لەگەڵ من تا سەرێز خاندژی خەباتی توندوتیژیم، من لەگەڵەوەیان کە ئەبێ ئەم ملنەدانە ئەم وشیاربوونەوەیە ئەم ڕاچەنینە درێژەی پێ بدرێ و ئەم هێزانە بە تایبەتی ئەو هێزانەی کە تا ئێستا ئاڵای سپیان لە بەردەم پارە و لە بەردەم پۆست و لە بەردەم عائیلەکانە هەڵ نەکردووە بێ بەردەم چێنەوە هێزانە کە تا ئێستا ئاڵای سپیان هەڵ نەکردووە. ئەزانی لە ڕاستیان من بۆ خۆم پێم وایە ئەوانەی کە تا ئێستا ساحەکەیان چۆڵ نەکردووە یاخود پێم وایە هەتا ئێستا ململانەیەکی گەورە و ڕاستگۆیانە لەگەڵ دروشمەکانی خۆیانەکەن، من بۆ خۆم پێم وایە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیە بەرجەستە ئەبێت. جا ئەم هەلە ئەقۆزمەوە بۆ وتنی شتێک لە ماوەی ڕابردووە لە کەناڵی ڕوودا و یاخود لە میدیا سێبەرەکانی پارتیا حملەیەکی زۆر کە من ناوێنێم جەنجی دەرونی شەڕی دەرونی ئەکرا لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە بەوەی کە کۆمەڵی ئیسلامی بڕیاری سەر بەخۆی خۆی نییە و لەژێر کاریگەری گۆڕانە بڕیارەدا و لە ڕاستیە من بۆ خۆم پێم وایە کۆمەڵی ئیسلامی هێزێکی سیاسیە خۆی بڕیارەدا پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانەوە نییە و ئەگەر واش بواە بۆ نمونە ئەگەر وا بواە بزوتنەوەی کۆمەڵی ئیسلامیش وەزیرەکەیان لەگەڵ بۆ نمونە لەگەڵ گۆڕانە هاتە دەرەوە بۆ نمونە، بەڵام پێم وایە ئەمە ڕاستگۆیی لە حەزی ڕاستگۆیی لەلایەکەوە کۆمەڵە سەلمێنی لەگەڵ گۆڕانە کە هەردووچیان دوو پرۆژە یاسایان هەبووە و ڕاستگۆ بوون لەگەڵ ئەو تەرحە سیاسی کە لەگەڵ خەڵکی خۆیانیان کردووە. ئەمە بارێکێتی بارەکەی تری لە ڕاستیا بریتە لەوەی کە تۆ مل نەدەی بۆ ئەو زوڵم و ستەم و جەورەی کە لە کوردستانی عێراقا هەیە. یعنی تۆ کاتێکەڵێ بۆ نمونە ئەم دۆخەی ئێستا هەیە ئەبێ بیپارێزین، ئەم ئەزمونەی کە خۆ ئێستا هەیە ئەبێ دەستی پێوە بگرین، فلان کاک باشی کردو فلان کاک خراپی کردو، ئێکاکە ئەمەوەی مەسئولیەتە. خۆ دانان بەوەی کە مانەوەی کاک مەسعود کارێکی باشی کردووە لە کاتێکا یاساشکێنیەکی گەورەیە ئەبێ لەم نێوانە یەکلا بینەوە. ئێمە سەر بە ئێمە هێزێکین داکۆچی لە جێبەجێکردنی یاسا ئەەکەین یاخود هێزێکین مل دەدەین لەگەڵ ئەمری واقعە، زۆر باش مل دەدەین لەگەڵ هێزە، مل دەدەین لەگەڵ خۆسەپاندنە. کاک و شەرباز لەوەیەک ئەم کێشەی کە لە کوردستانە هەیە کێشەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یا پارتی یاخود کێشەی سیستەمی حکومڕانی ینی ئەم کێشێکی هەیە سێکە لەسەر بزوتنەوەی گۆڕان و پارتی بە شتێکە پێ بڵم. بزوتنەوەی گۆڕان دوو ئاستە، ئاستێکیان هیوایە، ئاستەکەی تریان ئەدا یعنی کارکردنە. بزوتنەوەی گۆڕان بەر لەوەی حیزبێک بوو بێرە 2009 کاک حەچیم و تا ئەم لەحزەیەش هیوایەک بۆ لای خەڵک کە بەرجەستە بۆ لە بزوتنەوەیکی سیاسیە. ڕەنگە ئەم بزوتنەوە سیاسیە لە ڕێی کۆمەڵێک کارەکتەری هەڵەی سیاسی بکەن کە من بۆ خۆم پێم وایە کردویانە. یەکێک لە هەڵە سیاسیەکانی گۆڕان بریتی بوو لەوەی کە بەشداری کرد لە حکوومەتە. من ئەمەم چەند جار وتووە. جا بەداخەوە ئێستا تەمەن دۆخێکیش دروست بووە ئەوانەی کە بزوتنەوەی گۆڕانیان بردە ناو حکوومەت پیان وایە سواربوون عیبێک و دابەزین دوو عیبە، یعنی گەر بێنە دەرەوە. ئەمە کە من بۆ خۆم پێم وایە لە سیاسەتە سواربوون ئەگەر عیب بێ دابەزین عیب نییە. تۆ هەڵەیەکی سیاسیەکەی لەو هەڵە سیاسی دەیتە دواوە هەرچەندە ئەدای بزوتنەوەی گۆڕان لەم حکوومەتەیە ساڵێک و چەند مانجێکی لەسەر حسابە، چونکە ئێمە بە ئینقلاب کراوینەتە دەرەوە. ئەمە لەسەر ئێمە مەحسوب نییە. ئەمەی کە هەیە کاک حەچیم ململانیە نییە تەنها لە بینی بزوتنەوەی گۆڕان و پارتیە. طبعا ئەمە شانازیی گەورەیە گەر بزوتنەوەی گۆڕان جەمسەری ململانەیەک بگرێتە ئەستۆ، بەڵام لە ڕاستی ئەم هەر بزوتنەوەی گۆڕان نییە. بزوتنەوەی گۆڕانە کۆمەڵی ئیسلامیە، دنیایەک وشیارێ تا ڕادەیەک تا ماوەیەک لەمە پێش لێدوانەکانی جەنابی مامۆستا سەلاحەدین تا ڕادەیەکی زۆر برانی یەکگرتووی ئیسلامی بوون. خەڵکی تر هەن، کۆمەڵێک ڕۆشنبیر هەن، مێدیا هەیە، خەڵکی مستەقیل هەیە، کۆمەڵە خەڵک هەیە کاکە گیان لە سەیە 25 ئەم کۆمەڵگەی ئەسڵەن هەردەنجی نەداوە بۆ حیزبانە. خۆ نسبەی بەشداریکردنی هەڵبژاردن لە سەیە 75 نەبوو، لەبینی 75 بۆ 80 نسبەتی لە سەیە 25 هەردەنجی نەداوە بۆم حیزبانە. ئەمانن لەبەرەوە مەسەلەی ململانێکردن لەگەڵ
بۆ ڕادست نەبوون بە حکمی عائلە بۆ ڕادست نەبوون بۆ ئەوی کە هەموو شتێکی ئەم وڵاتە تاڵام بکەن با خەڵی ئەم خەڵکە هیم بکەن بڕوتێنەوە لە خێر و بێرەکەی بێبەشی نەکەن و بۆ خۆشیان بە تیارەی خاص و لە ڤێلای گەورە و لە ژیانێکی باشا بن ئەمە طرحی هەر بزوتنەوەی گۆڕان نییە و من ئەمە دیسان دووبارەی ئەەکەمەوە بزوتنەوەی گۆڕان لەبارێکیە هیوایە کە ئەم هیوای ئەمێنێتەوە جات ڕەنگە لە سەردەستی ئەوانەی کە ئێستا بۆ نمونە سیاسەتی پێەکەن لە هەنێ فەقەرەیە تووشی خەلەل ببن لە هەنێ فەقەرەیە تووشی کێشە ببن بەڵام ئەم هیوای ئەمێنێتەوە چ ئەم هیوایە ڕەنگە خەڵکی تر لە ئاستی ترا تەوزیفی کاتەوە جارێکی تر یعنی مەبەستم ئەوەیە بڵێ ئەم مقاومەیەی ئەم بەرگریەی لە هەناوی کۆمەڵگەی کوردیە هەیە حیزبێک بە تەنها خاوەنی نییە کە ناوی بزوتنەوەی گۆڕانە کۆمەڵی ئیسلامیە یەکگرتووی ئیسلامیە عەمرە زەیدە نەخێر ئەمە بزوت ئێستا قسەیەکە کرێ کاک حەچیم زۆر جار ئەڵێن وەڵای شێتی نیشتیمانی کوردستان لەکوێ بێ بۆ نمونە ئازادی لەوەیە ئەوە تا ببینن سلێمانی چەند ئازادە لەبەر و یەکێتی نیشتیمانی کوردستانی قسەی ڕاست نییە ئازادیە منطقەیە کللتوری ئەم شارەیە کللتوری ئەم منطقەیە پەیوەندی بە منطقەوە هەیە پەیوەندی بە هیچ هێزێکی سیاسیەوە نییە هەر بۆیەشە چرۆی هەنێ هێزی دیکتاتۆر و بچوزانم یعنی هەنێ هێز کە ئەوێ بڕوا بەرەو عائیلە و ئەوێ بڕوا بەرەو ئیستبداد لێرە ڕۆژ بە ڕۆژ لاوااسترە بێ هەر هێزێکی تریش ئەگەر بیەوێ بەم نەفەسە مامەڵە بکە لاوازە بێت تۆ دیقەت بە ئەم منطقەیە کاک حەچیم ئەم منطقەیە کە من تۆ باسیتی ئاکەینەوە من بەلاش مۆتەبیعیە پێم بڵێن ئەمە ناوچەچێتیەکە چکە مرۆڤ هەتا ماڵەکەی خۆی کۆڵانەکەی خۆی شارەکەی خۆی گەڕەکەەکەی خۆی خۆش نەوێ ناتوانێت بڵە وڵاتەکەشم خۆشەوێت یعنی ئەمە درۆیەکی گەورەیە تۆ پێت ڕقت لە شارەکەت بێت چێ لە پێناویەوەی کە بڵێن وڵا ئەمە کەسێکی زۆر نیشتیمان پەروەرە ئۆکەی ئەمانە دۆخێکیان ینی ئەم منطقەیە پشتی هەر هێزێکی سیاسی دابێ بە عەرزە لە حیزبی شیوعیەوە بیگرە بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ هێزی تریش جاریشکە بە ئاسانی ڕاستی نەکردوێتەوە ئەمە ئەم وشیاریەیە کە سبەی زۆر ئاساییە پشتی گۆڕانیش و کۆمەڵی ئیسلامیش و غێری کۆمەڵی ئیسلامیش و ئەوانەش ببا بڕێەوە ئەگەر ڕازگۆ نەبن لەگەڵ دروشمەکان باش زۆر باش بەس بۆ چین تو تا ئێستا کۆمەڵ و گۆڕان ڕازگۆ بوون لەگەڵ دروشمەکانی خوێن یاخود دەتوان ئەم دوو هێزە بێ کۆچی بکەن بۆ من پێم وایە ئەم دوو هێزە تا ئێستا ینی بە جەدارەتێکی گەورەوە بە قورسایەکی گەورەوە ماونەتەوە لە ساحەکەیە زۆر گرنگە ئەم دوو هێزە هیچیان نەکەونە ژێر کاریگەری ئەم جەنگە دەرونیەی کە میدیای سێبەری پارتی بۆ چییە؟ لە دژی کۆمەڵی ئیسلامی و لە دژی گۆڕانیش ئەیکا ئەیانەوێ بڵێن کاکەجان ئەیانەوێ بڵێن کاک حەچیم ئەیانەوێ بڵێن ئەوەی ئاڵای سپی بۆ پارتی هەڵ نەکرد ئەمە ئیتر سەر بە گۆڕانە بە گۆڕانیش ئەوێ بڵێن گۆڕان تێکدەرە بۆ لەبەرەوەی کە ئاڵای سپی بۆ پارتی هەڵناکە گۆڕان لە حکومڕانی نازانێ بۆ لەبەرەوەی ئامادە نیە حکمی کاک مەسعود قبولکە ئەمە بۆ کۆمەڵی ئیسلامیش ڕاستە یان ئێستا حملەی ماوەی ڕابردوو لە دژی کۆمەڵی ئیسلامی کراوەڵایەوەمان لە ژێر کاریگەری هیناڕۆ ئەمە دوو ئەگەر کۆمەڵی ئیسلامیش دوو جار بە شێوەیەکی نایاسایی و بە شێوەیەکی ناشیاو لەناو قۆسێکە ئەڵێم ناشیا و دوو مجامەی کاک مەسعودی بکردایە ئەو کاتیان کاک مامۆستا عەلی باپیر هینە یەکێکە لە تێکۆشەرە زۆر گەورەکان و دووریش نەبووە سالام سەفەرێک کە کاک مەسعود کردوێتی جەنابی مامۆستا عەلیشیان داوەت کرد بەکە مامۆستا عەلی تەمەن قەت خۆی قسەی کردو ئەڵێ ئێمە لەگەڵ ئەوانە نین کە ڕدووی کەس بکەوین و بە دووی کەس بکەوین و هیم بکەین ئاخر جاریش خۆی قسەی کردووە لەسەرەوەی کە بەداخەوە هەنێک لەوانەی کە خۆیان سەریان شکێندرێ لێیان ئەدرێ لێیان ئەکوژرێ ئیهانە ئەکرێن کە چی لە دۆخەکە ڕازی نەڵێن بە ئەم دۆخە چاکەینەوە کەکەم دۆخە نابێت چاک بکرێتەوە ئەم دۆخە ئەبێ لە سفرەوە جارێک کە دروست بکرێتەوە ئەبێ ئەم طبقە سیاسی بەم شێوازە مامەڵە ئەکەن و ئەم دەموچاوە ناشرینانەی کە جگە لە مەینەتی هیچیان بۆ ئێمە بەرهەم نەهێناوە ئەم طبقە سیاسی کە بە ملیاران دۆلاری ئەم هەرێمەیان بەها دەرداوە ئەبێ ڕێگەی ماڵەوەیان نیشان بێت. بەڵێ زۆر باشە کاتمان یەک دەقەماوە سەبارەت بە باز لە چوونی وەفد دەکرێت بۆ بەغدا وەفدی حیزبی دەمی ڕای بەڕێزل لەسەرەوە بزانمە چەندە پەیوەندی بە بەرنامەکەشمانەوەی بەڵام پەیوەندی بە پێم وایە من تەمەناکەم هیچ جێشێک لەو حیزبانە بە تایبەتیلانی کەم کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان نەکەونە ژێر کاریگەری ئەم خیتابە درۆینەی کە بەناوی قەومیەت و سەربەخۆیی و ئیستقلالەوە بۆ پێ دوای دەوڵاتی کوردی درۆیە ئەزانی کاکەمە تیجارەتە ئەزانی تیجارەتی پێوەکەن وەلەو کات نییە بەڵام ئێستا بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا لەبەرەوەی پۆستەکانی لە بەغا بە تەواوەتی کۆتاییان هاتووە تا ڕادەیەکی زۆر و پارتی کە لە ماوەی ڕابردوودا قۆرخی بڕیاری سیاسی کوردی کردبوو لە بەغا ئێستا بە تەواوەتی لاواز بووە
ئێوێ جارێک کە بەهانە بگرێ بە عێراق بۆ هێنێ پۆست وەربگرێتەوە قورسایی وەربگرێتەوە بۆ ئەوەش ناوی ناوە ئیستیقلال هەموو حیزبەکان ئەباتە دوای خۆی ئەم حیزبانە بەرپرسیارن لە بەردەمی دەنگدەرەکانیان و خەڵکە پێش ئەوەی لەگەڵ پارتیا بڕۆن بۆ بەغا بە پارتی بڵێن یاسای موازنەی 2017 جێبەجێ بکە نەوتەکە لە ڕێی سۆمەوە بفرۆشە موچەی ئەم خەڵکە بدە دوای ئەوە دین لەگەڵ تا بۆ باشە زۆر بە کورتی دەمەوێت سەبارەت بۆش کە چارنووسی ئەگەر چاکسازی نەکرێت چارنووسی بەرپرسان و هەرێمی کوردستان بەرەو کوێ دەڕوات یاخو چارنووسیان چۆن دەبێت زۆر بە کورتی وەڵام من بخۆم پێم وایە لەسەر دەستی ئەمانە چاکسازی ناکرێت ئەی چارنووسەکە چی بەسەردێ چارنووسی ئەمانە چارنووسێکی نادیار و ڕەشە من بۆ خۆم پێم وایە ئەمانە ئەگەر بەم شێوازە بەردەوام بن لەسەر ئەم بەم ڕێتمە بڕۆن چارەنووسێکی ئێجگار نادیار و تاریک چاوەڕێیانەکە لە نەتیجەیە خەڵکە مێنێتەوە بەم هەموو معاناتە خەڵک تەحملی بەعسی کردووە خەڵک تەحملی یەک ساتێک لە دوایەکەکانی ئەم منطقەی کردو بە توڵی بە درێژایی بێگومان تەحملی ئەم جەبەڕوتەشەکە کە عائلەی سیاسی و حیزبی سیاسی ئێوە بیسەپێنە بەسەر خەڵکە زۆر سپاس بۆ بەڕاستەوە شارع بڵاندامی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکاران و بەشی کامێرە و کۆنتڕۆڵ تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ